إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إخواني وأخواتي، تكلمنا في الخطبة السابقة عن المعصية، وقلنا هي الداء العضال الذي يفتك بالإنسان فيجعله يخسر دنياه وآخرته. النقطة الثالثة، يجب علينا أن نتذكر أن المعصية هي التي أخرج أبينا آدم وزوجه من الجنة. خۆشەویستەکانم، خوشک برابەڕ ڕێزەکان، لە هەفتەی پێشووە باسی ئەوەمان کرد کەوا تاوان زۆر خەتەرە و نەخۆشی و دەردێکە ئەگەر بدا لە ئینسان بە تەئکید لە ناوێ بە و ئەیکا بە دۆڕاوی دنیا و ئاخیرەت ئەگەر بێت و ئینسان ئالوودەی گوناح و تاوان ببێ. و تاوان عادەتی شیوایە خۆشەویستەکانم، ئینسان بە ئاسانی ئالوودەی ئەبێ، بەڵام بە ئاسانی ناتوانێ وازی لێ بێنێ. بۆیە ئەبێ پێش ئەوەی تاوان بکەین ئاگامان لەم خاڵانە بێ کە دوانیمان لە هەفتەی پێشووە عەرزی بەڕێزتان کرد و ئەمڕۆیش هەندێک خاڵی تر عەرزی بەڕێزتانەکەین. ئەبێ بزانین هەر گوناح و تاوانە کە بۆ هۆی ئەوەی کە باوکە ئادەممان و دایکمان حەوا لە بەهەشت دەرچوو. تاوان و گوناح بوو بۆ سەبەبێک کە ئەوان لە بەهەشت دەرچوون. خوای تەعالا لە قورئانە لە سوورەتی بەقەرەیە ئاەتی 35 بەسەرەوە خوای تەعالا بۆمان باسەکە و ئەفەرمێ: وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة. خوای تەعالا بە ئادەم و بە خێزانەکەی فەرموو کاتێ خەڵقیانی کرد، خوای تەعالا فەرمووی بڕۆن نیشتەجێی بەهەشت ببن. وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما. وبرون لحركوي بهشت بو خوتان را أبوارن أخونوا بكيفي خوتان بويستي خوتان ولا تقربا هذه الشجرة. بس وريابن آقاتان ليبي نزيكي أو دار مكونا ويكش دارك. خوای تەعالا قەدەغەی لێکردن لە بەهەشتێکی بەرین و فراوانە. خوای تەعالا یەک داری لێیان قەدەغە کرد بۆ ئیمتیحان، بۆ تاقیکردنەوە. فتەکونا من الظالمین. ئەگەر لێی بخۆن ئەوە ستەمتان لە خۆتان کردووە، بەس ئەو دارە ئاگاتان لێی بێ. هەموو بەهەشت چی تایە لە لەزەت و لا رابواردن بۆ خۆتان رابوارن، بەڵام ئاگاتان لێی بێ. وریای ئەو دارە بن: فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كان فيه. شەیطانی نەفرین لێکراو خەڵەتاندنی بەو دارە. سبحان الله. قسەکە و بەسەرهاتەکە لە شوێنی ترا باسەکەین، بەڵام خەڵەتاندنی بەو دارە رويشتن لو داريان خوارد. فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كان فيه. دەری کردن لەو نیعمەت و نازەی کە تایە ئەژیان،
دەری کردن لە ناز و نیعمەتی بەهەشت بەهۆی ئەو تاوانەوە کە کردیان فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كانا فيه وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم. خوای تعالى عقوبەیدان دای بەزان نەسەر زەوی لەسەر زەویە هەندێکمان ئەبین بە دوژمنی هەندێکی ترمان پاشان خوای تعالى تەوبەکەی لە ئادەم و خێزانەکەی وەرگرت بەوەی داوای لێبوردنیان لە خوای گەورە کرد خوای تعالى لێبوردنەکەی لێ قبول کردن و تەوبەکەیانی قبول کرد بەڵام نەتیجە و سەرنجام ئێمە هاتینە سەر زەوی و لەسەر زەویە دوژمنایەتی بەرپا ئەبێ تاقیکردنەوەکەی ئێمە ئەکەوێتە سەر زەوی جا ئەبێ بزانین کە تاوانە بووە هۆی ئەوەی کەوا باوکمان ئادەم دایکمان حەوا لە بەهەشت دەرچوو و تاوانە کە بووە هۆی ئەوەی کەوا ئیبلیسی نەفرین لێکرا و تووشی نەفرەتی خوای پەروەردگار بێ هەر تاوانە هەر مەعسیەتێکە لە مەعسیەتەکان بەڵام ئیبلیس تۆبەی لێ نەکرد بەڵام ئادەم تۆبەی لێ کرد ئیبلیس تۆبەی لێ نەکرد ئادەم تۆبەی لێ کرد ئەوە فەرقەکەیە جا پێویستە ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ گوناح بەکەم مەزانە مەڵێ ئەو گوناحەکەمە خەڵکانێک بۆمی باسەکەن ئەڵێن مەسەلەن بۆ نمونە سەرکتێکی کارەبا کە بەکاری هێنی بۆ ئەم مۆلیدە لە قەی نووسراوە 4 ئەمپێر تۆ بۆ 4 ئەمپێر ڕایەکێشی بەڵام خۆی 6 ئەمپێر ڕائەکێشێ تۆ بەکاری هێنیە سەرکتێکە بەکەم ێزانی بەڵام نازانی 2 ئەمپێر ئەدزێ و تۆ بە دز ئەژمێررێی 2 ئەمپێر دزین بەکەم مەزانە هەر کەسێ تاوان بەکەم بزانێ ئەبێ بزانێت معسیەتی کێکە معسیەتی خوایەکەکە خوایەک کە زۆر زۆر گەورەیە تۆ شەرم لەو خوایە ناکەی ئەڕۆی ئەو گوناحاکەی وا مەزانە تاوانەکە زانایانمان فەرمویانە پێشینانمان فەرمویانە تەماشای بچووکی تاوانەکە مەکە تەماشای ئەو کەسە بکە و ئەو زاتە بکە کە تۆ معسیەتیەکەی کە ڕەب العالەمینە هەنێکەیە زۆر عەجیبە گیرەکە بە شتێکەوە زاهیر شتەکە زۆر گەورە نییە یعنی سنەتێکە مەسەلەن زۆر جەخت لەسەریەکە مسلمانیش بە کافرە زانێ لەسەری بەڵام لەولاوە گوناحی وا ئەکا عەجیب و غەریب بەرامبەر بە دایک و باوکی ئەوەسێتەوە دزی ئەکا گوێی ناداتێ درژە بەرامبەر بە مسلمانان بێتاقەت ئەکا غەیبەت ئەکا قسەیان پێ ئەکا یعنی ئەعتیادیە لەلای بەڵام لەو لاشەوە لەسەر سیواک مەسەلەن لەوانەیە جاری وا هەیە ئامادە بێ زەلامێ بکوژێ لەسەر سیواک یا لەسەر ڕیش یا لەسەر شەرواڵ هەڵکردن یان لەسەر ئەم شتانە مع العلم ئەوانە هەمووی سنەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم ئینکار ناکرێن بەڵام کەسێک کە لە بچووکەکەیە ئیلتیزام کا خۆ ئەبێ گەورەکانیشی جێبەجێ کردبێ خۆ ئەبێت تۆ بیرکەیتەوە کە شت هەیە لەوە گەورەترە تۆ جێبەجێت نەکردووە ئەبێ ئەوانەی جێبەجێ بکەیت ئەوەیە ئێمەی کوشتووە خۆشەویستەکانم گوناح بە بچووک ئەزانین گوناح بە بچووک ئەزانین کاتێک مسلمانێک غەڵەتێک ئەکا غەڵەتێک ئەگەر چی چەنێ بچووکیش بێ غەڵەتێک ئەکا بابزانی لای خەڵک غەڵەتێ بچووک نییە لای خەڵک غەڵەتێ بچووک نییە خەڵک لای زۆر گەورەیە حتا خۆشی ئەو غەڵەتە بکە وەک ئەوە نییە یعنی تۆ کردبێتت دووبارەی ئەکەمەوە کاتی ئێستا بۆ نمونە من مەلای مزگەوتێک غەڵەتێ بکە چەنێ بچووک بێ غەڵەتەکە ها غەڵەتی طەبیعی بێ غەڵەتی ئاسایی بێ زۆر گەورە نەبێ بابزانی خەڵک هەیە خۆی زۆر لەوە گەورەتریش ئەکا بەس ئەوەی تۆ لە لای زۆر گەورەیە و هینەکەی خۆی لای بچووکە خەڵک وایە خەڵک دائیمەن ئەهلی مزگەوتی لەلا گەورەیە بۆیە عەجایبی تێ کاتێ غەڵەتێ بچووکەکە جا ئەبێ وریابین تۆ کاتێک التزامات ئەەکەی بە دینەوە کاتێ دوکانێکت هەیە و ڕیشێکت داناوە واللهی یەک غەڵەتێکی بچووک یەک تۆزێ گرانجامی یەک تۆزێک ڕوو درژی بەرامبەر بە ئەو کەسێک کە دێتە لات کاریگەری هەیە لەسەر دینەکەت نەک لەسەر خۆت تۆ مەڵێ من تەنیا من قەیچێکا من بۆ خۆم غەڵەتەکەم
نا بابزانی تأثیر لە کی ئەکا تأثیر لە دینەکەتەکە خەڵکەڵێ ئەوە گشت مسلمانان ئاوانە ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء